گوڵشەنی گوڵفرۆش لە دەستدانی قاچەکانی هیچ کات نەبووە لەمپەر لەو هەنگاوانەی کە بۆ پشت بەسن بەخۆی گرتوویە بار. ئەو سەر لە نوێ ژیانی وەک گوڵەکانی دەسی ڕێخستەوە. کاتەکانی خۆشی لە چوارچێوەی دیوارێکە گواستەوە بۆ ناو دوکانێکی گوڵفرۆشی. گوڵشەن ئێستا خاوەنکارێکی ڕووخۆشی بازاڕی سێ سادقە. ئەو کارێک دەکا کە خۆشی دەبێت و ڕۆژانەش بە خەندەوە پێشوازی لە کڕیارەکانی دەکات. ماوەی چەند ساڵێک پێش ئێستا بەهۆی ڕووداوێکەوە قاچەکانم لەدەستدا لە دوایەوە نەمتوانی نە لە ژیان نە لە خوێندن بەردەوام بم. دوای تقریبان 6 ساڵ بڕیارمدا کە دووبارە تێکەڵی ژیان بکەمەوە، دووبارە دەست بکەمەوە بە خوێندن و تا ئاستەی کە خۆم ویستم توانیم بەردەوام بم کە 12 زانستی بوو. ئێستا لە کارەکەم بەردەوامم، سپاس بخوا بۆ ماوەی 4 ساڵە بێت لە سەیسایق خزمەتەکەم. پیشەی سەرەکی من گوڵفرۆشتنە، گوڵی سروشتی، ئامادەکردنی دیاریە بۆ بۆنەکان، ڕازاندنەوەی بۆنە و ئاهەنگەکانە. سەرجەمە و دیاریانی کە ڕۆژانە تۆ بۆ کەسێکی ئازیزت هەبەی لەلایەن ئێمەوە ئەتوانین ئامادەی بکەین. ڕۆژی لەدایکبوونی گوڵشەن سەرەتای قۆناغێکی نوێ بوو بۆ سەر لە نوێ ژیانەوەی. خێزانەکەشی گەورەترین پاڵپشتی بوون بۆ سەرکەوتنەکانی. سەرەتا لە ڕۆژی لەدایکبوونی خۆم کە خێزانەکەم براو خوشکەکانم کۆمەڵە دیاری زۆر تایبەتیان بۆیە نابم کە بەلام زۆر جوان بوو، بەڵام ئێرە نەبوو، لە شارێکی جیاواز هاوردمان. منیش بڕیارمدا کە ئەو دیارانی بۆم هاتووە ئەتوانم هەمان خزمەت بە شارەکەی خۆم بکەم، ئەگەر لەوان باشتر نەبێ ئەتوانم هەروەکو ئەوان بکەم. کاتێ بڕیارمدا براکانم پشتگیری سەرەکیم بوون، خێزانەکەم، دایک و باوکم. من بڕیارمدا بەڵام ئەوان دەستیان پێکرد لەگەڵم. سپاس بخوا ئەوەیە کە من ویستم. ڕاستە ڕەنگە من تموحی کەمترم هەبێ، بەڵام پێشوازی خەڵک وای لێ کردم ڕۆژ بە ڕۆژ تموحم زیاتر بێ، ڕۆژ بە ڕۆژ هانی دام کە بمەوێ کاری جیاواز و جوانتر بکەم لێرە. گوڵشەنی گوڵفرۆش وەک ژنێک و کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ئاماژەی بەوە کرد ژنانیش دەتوانن ناوشەوەی پیاوان لە بازاڕی کاردا ڕۆڵیان هەبێت. کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش لە بەگەڕخستنی توانەکانیان دەتوانن ناوشێوەی کەسانی یاسایی سوودبەخش بن بۆ کۆمەڵگا. سەڵاح جەمیل، کورسات نیوز، سەی سادق.